شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر سەبارەت بە کەپتاگۆن و پەنابردنی سەرکردەکان بۆ مادەی هۆشبەر لە ستودیۆ لەگەڵمان بیوانە بەڕێزیان بەخێر بێن بەخێر بێن. ئەحمەد شەرع ئەڵێت سووریا لە بواری بەرهەمێنانی مادەی هۆشبەری جۆری کەپتاگۆنە ئەبێ خەڵات بکرێ. بۆچی وا دەڵێ؟ ئەنجا دەولە مخەدەرات چییە؟ لە ڕاستیدا ئەو بابەتی کە باسی کرد ئەحمەد شەرع بابەتێکە لە ساڵی 1997ەوە سەری هەڵداوە لە سووریا کاتێکە وڵاتی سووریا هێرشی کردە سەر وڵاتی لوبنان و داگیری کرد. ئەمریکا ناوینە دەولەت المخەدەرات چووە ئەو تەصنیفەوە. دەولەت المخەدەرات دەستەواژەیەکە لە جیهانە بەکاردەهێنرێ ئەو وڵاتانەی کە دروستکردن یاخود چاندن یاخود ئاسانکاری بۆ هەناردە دەرەوەکردن و بابەتی تەصدیری مخەدەراتەکەن لە جیهانە. ئەو دەستەواژێک لە ساڵی 1970 لەلایەن وڵاتی بۆلیڤیا ناوی لێنرا کاتێکە ئینقلابێکی عسکەری لەوێ بوو. لەو وڵاتە لەو سەردەمەیە حکوومەت خۆی ئاسانکاری بۆ بازرگانی مادە هۆشبەرەکان دەکرد کە چۆن کاڵاکانیان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەن. وڵاتی سووریاش لە ساڵی 1970ەوە چۆتە ئەو ڕیزبەندیەوە کە وڵاتێکی مخەدەراتە لەبەر ئەوەی واریداتی سووریا لە دوای ئەحداسەکانی ساڵی 2011ەوە تاکو ئێستا ساڵانە نزیکەی 6 میلیارد دلار بۆ خەزێنەی وڵاتی سووریا دەگەڕایەوە لە دروستکردن و بەرهێنانی مادەی کەپتاگۆن کە لە منطقەی حمص بە تایبەتی چەند کارگەیەکی گەورەی ماهر ئەسەد و فڕقەی چوار سەرپەرشتیان دەکرد. هەرچی ئەو حەواجزە عسکەریانە و ڕێگەی گومرکەکان هەبوو بەدەستی فڕقەی چوارەوە بوو و ئەو مادە هۆشبەرانی کەوا لەوێ وەکو کەپتاگۆن دروست دەکرا هەناردەی سەرچاوەکانی دەریای لازقیە و سنووری سەر لوبنان دەکرا، پاشان لەوێەوە بۆ لیبیا، بۆ ئیتالیا، بۆ ئەوروپا، پاشان بۆ عێراق، بۆ وڵاتانی تریش ئەوان هەناردەیان دەکرد. دەستەواژەی وڵاتی مخەدەرات لە جیهانە زۆرن. یەکێ لە وڵاتانە ئەمریکا خۆیتی کە ساڵانە گیرۆدی دەست ئەوە بووە کە لە جیهانە یەکەم وڵاتە بۆ بەکارهێنەری مادە هۆشبەرەکان. وڵاتانی جیهانی عەرەبیشی تایە وەکو مەغرب و وەکو سعودیا وەکو وڵاتانی عێراق کە لەم ڕێژەی کۆتاییە لە ماوەی ساڵی 2019 تاکو 23 34 قات بابەتی مادە هۆشبەرەکان لە عێراق زیادی کردووە هەب بەگردن بە بڵاوبوونەوە بە ترانزیتی بابەتەکان. ئەمەی سووریا ینی تا چەند کاریگەری لەسەر عێراق وەرەمی کوردستانیش بوو، ینی لە کوردستان بینیمان لە دەربانی خان کارگەیەک دەستی بەسەردا گیرا و لە عێراقیش، ینی ئەمە تا چەند کاریگەری لەسەر عێراق وەرەمی کوردستان هەبووە. بەداخەوە ئەو وڵاتی کەوا پێی دەوترێ وڵاتی مخەدەرات لە هەمان تەصنیفا پێی دەوترێ وڵاتێکی شکست خواردوو لەبەر ئەوەی گەندەڵی کوشتن توندوتیژی ئەو بوارانێتر لە وڵاتە زۆر دەبێت. ئەو کارگانیشی کە لە عێراقا گیراوە تا ئێستا بە پێی زانیاریەکانی بە جهەتە ئەمنیەکانی عێراق کە ڕایان گەیاندووە 4 کارگە لە عێراقا دەستی بەسەرا گیراوەیەکیان لە سلێمانیە، ئەوەی تریان لە نەجەفە، ئەوەی تریانش لە واسط و لە منطقەی بەسڕایە. ئەو شوێنانی کە لە عێراقا کەپتاگۆن زۆر باوە ئەویش لەبەر ئەوەی لە سووریاوە بازارێکی ڕێخۆشکەرە بوو بۆ عێراق بە تایبەتیش لە عێراق و لە هەرێمی کوردستان لە دوای کریستال کەپتاگۆن دێ کە ئەو کەپتاگۆنە پەیوەندیەکی زۆر پتەوی هەیە لەگەڵ توندڕەویە لەگەڵ تەتەڕوفە، چونکە هەر کاتێککە ئەو متەتەڕفانی کە کردەوە تیرۆریستەکانن ئەنجام دەدا ئەگەر لە ڕێ حەبەوە بیان خواردایە ئەو کەپتاگۆنە 20 دقیقە پاشان 20 دقیقە کە کاریگەری لەسەر جستەیانە بۆ 12 سەعات ئاگیان لە خۆیان نامە، بەڵام ئەگەر بێت و لە ڕێی دەرزیەوە لیان بدرێ بە 9 دقیقە تەسیری لیان دەکرد و کردەوەی تیرۆریستی و کردەوەی زۆر خراپی ئەنجام دەدا. ئەو قسەیە پرسیارکەمەوە دروستەکە باشە ئەم دەسەڵاتدارانەی ئەم ناوچەیە ینی ئەبینین جگە لە وێرانکردنی داهاتی وڵات لە بردننی ینی هەر وەکو خۆی بڵین لە دزینی داهاتی وڵات لە تێکدانی وڵات لە وێرانکردنی ژێرخانی ئابووری لە کوشتنی ئەو هەموو خەڵکە بۆچی پەنا ئەبەنە بەر دروستکردنی ئەم جۆرە مادانە خۆ هەموو شتێ لە دەست خۆیان هەیە؟ کاریگەری چییە؟ کاریگەرێکە لەبەر ئەوەی بەداخەوە مادەی هۆشبەر لە پلەی چوارە مادێ لە ڕووی بازرگانی جیهانیەوە دوای نەوت و دوای چەک و دوای گەشت و گوزار مادەی هۆشبەر پلەی چوارەمی گردووە بە ساڵانە نزیکەی ملیارەها دۆلار بۆ نمونە لە ساڵی 2023 تەنها لە وڵاتان نزیکەی 321 میلیارد دلار قازانج بوو بۆ ئەو وڵاتانی کەوا پێی دەوترێت دەولەت المخەدەرات. بوارە ئابوووریەکە بۆ گروپە توندڕەوەکان بۆ ئەو حیزب و لایەنانی کە
بودجەیەکی زۆر لە بەردەستیانە نییە پەنا دەبن لەبەری کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە بکەن چکم داهاتێکی زۆریان دەست دەکەوێ و دەتوانن بەو داهاتە ئەو مەرامە سیاسیانی خۆیان کە هەن وڵاتی سووریا لە ساڵانە نزیکی 3 میلیارد دلار داهاتی هەیە بەڵام کاتێکە تجارەتی بە مادەی کپتاگۆنەوە کرد بەرزەوە بوو بە ڕێژەکەی تەنها لە مخدرات و مادەی کپتاگۆنە نزیکەی 6 میلیارد دلاری دەست دەکەوت بۆیە بابەتەکە بابەتی بزنسە بابەتی بازرگانیە لە بزنسی کاک شێخ ینی باسی ئەو کاریگەریت کرد کاریگەری و مادەیە بەتابەتی کەپتاگۆن کە ئێستا لە عێراق و لە هەرمی کوردستان شەکارگەیەکە لە هەرمی کوردستان تا ڕادێک کەمتر لە عێراق زیاترە کاریگەری لەسەر شخصە و کەسی کە بەکارهێنێت چییە بۆ ئەیانەوێتون دوتیژی لە عێراق و لە هەرمی کوردستان و لە ناوچەکان ڕاستی کە خۆی مادە هۆشبەرەکان خەڵکانێک ئەیانەوێ بڵاو بێتەوە لە وڵاتەکە تاکو و گەنجانت تاکو ئەو کەسانی کە لەو وڵاتە دەژێن بە هیچ شێوازێک بیر لە بابەتێکی تر نەکەنەوە چکمە و کەسێک کەوا دەبێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر ژیان لە دەستەدا بیرکردنەوە لە دەست دەدا پێشکەوتن لە دەست دەدا بۆیە نزبەی بەپێی داتا فەرمیەکان وڵاتە عەرەبیەکان کە ئێمەژێکیچن لە وڵاتانە کەتیاین نزیکەی سەتادەی هاونیشتیمانیانی ئەو وڵاتانە مادەی هۆشبەر بەکاردێنن کاریگەری لەسەر بازرگانی وڵاتان کردووە کاریگەری لەسەر بواری کۆمەڵایەتی کردووە بواری زانست کردووە بواری تاکە کەسی ئەو مرۆڤانە کردووە بەداخەوە ئێمەش دەڵێن ئەو خەتەی کە ترانزیتی پێدەوترێ لە ئەترافی عێراقەوە لە ڕێی گروپە توندڕەوەکانەوە بە تایبەتی داعش دەولەی ئیسلامی کە زۆر کاری لەسەر ئەو بابەتە کردووە بە هاوکاری وڵاتی سووریا ئەو خەتە بەناو هەرێمی کوردستان و عێراقیشا تێدەپەڕی بەرەو ئەوروپا و بڕوا بۆیە کاریگەریەکە ئەوەیە کە خەڵکانێکی زۆر تووشی ئەو بابەتە بن هەستی نەتەوەی هەستی نیشتیمانی هەستی ژیان هەستی خێزان هەستی خۆی لە دەست دەدا ڕەنگە مەرامی وڵاتانیش بێکەوە لە شێرخانی وڵاتانی تر بدەن لە پێشکەوتنی وڵاتانی تر بدەن و نەهێرن بەرەو پێشەوە بڕۆن بەڵێ بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ستودیۆ لەگەڵ ماوەی کاک شێخ سوپاس بامە دەبنی سوپاس بۆ بەڕێستان چاوان